بەڕێزانە کاتتان باش بە هیوان باش بن لەو ژینگە جوانە کەنیسە زەنجیرێدا لەو ژینگە جوانە ئەندە قسە و باس لەسەر دیاردەیەکی هەرە قێزەوەنی ناو کۆمەلگای کوردی و ئەو هونەرمەندانە دەکەین هەر چەند سانیەکە چە خلاص دەبی. خێربێن هاوڕێیان چۆن ئەو هونەرمەندە تۆ مادە هۆشبەرانە تۆ ناگیرێنانی بەس هێندرسە بەخێربێن سەرچاوی ئێمە سەرچاوی ئێمە هاوڕێیان بەخێربێن ماڵمان نزیک کەنیسەیە هاوڕێزە باگراوندی من کۆن باپیرێکمان وەکو شێخ سەنعان حەزی لە کچە کردێ بوویتە موسڵمان کەنیسەکەشە تەنیشتمانە ها بگەڕێمەوە گێڕەکەی بگۆڕمە چێو خەڵکەی ئەوەی دەگۆڕی بەخێربێن ئەوڕێ ئەسە خلاص دەبێت چەند دەقەکە ئەو شتانە دەکرێتن بەخێربێن سەرچاوی ئێمە ئێستا هەندە قسە و باز لەسەر ئەو مەجموعە هونەرمەندەی دەکەین کە بازرگانی بە مادەی هۆشبەر دەکەن و ناچیژێن یعنی بەجددی ئەوە چ بێ ئەخلاقیەتەکە کاکە یەکێتی ئەو پارتی بەس خەڵکی فەقیر دەگرن بەس بە ئەو دەنجی کەنیسەیە دابخرێ سەرچاوی ئێمە هاوڕێیان بەخێربێن قەتوا درێژی نەکردی من بەخێربێن بەس بە ئەوە بی هاوڕێیان تەمان وەی کردیە دەفتەری بجێڕینا قەلەم و تێبینی بنووسیم سەرچاوی ئێمە هاوڕێیان بەخێربێن ڕێز و خۆشەویستی بۆ هەمووتان لەو ژینگە جوانە بزانن ژینگەی جوان خۆش هەرەتی خۆی مرۆڤ دڵخۆشەکە ژینگەی پیس ناشیرن یعنی ئەو هەوای مەسەن لە هاوینان لە بۆ سویتەیە بڕوا بکەن لە کوردستانیشەیە بەس خەڵکەکە ڕێز لە ژینگە ناگری ئەزانن پیسایی سەک لە زۆر یعنی مناڵم نییە بەڵام بەدەگمەن هەیە کاتێک سەک 1 ملیۆن سەکەیە پیسایی ئەو ملیۆن سەگەی ڕۆژانە خڕ دەکرێت هەموو سەگێک بەلای کەم 2000-3000 دەرەوە خڕ دەکرێتەوە کورە کچەکمانەیە کچی مەلیکی هەموو ئەوانەی لێرەن ئەرێوەش پێتان بوو ئەگەر بەغەڵەت تێم نەگەن برا مەسیحیەکان ئەوە خلاص یعنی کچیم پادشای مادلینا یعنی یەکێک لە فریشتە جوانەکانی دنیاەیە ئێ بڕوا بکە چەندین زار ڤیدیۆ ڕسمی بڵاو بوو تۆ پیسایی سەکەی خۆی خڕ دەکاتەوە ئەوە وات لێ دەکات توش ئەو نیشتیمانت خۆش بێ ژینگەت خۆش بێ یعنی دەم دەڵێن 1 ملیۆن سەک هەیە 1 ملیۆن ڕۆژێ بەلای کەم 2000-3000 پیسایی دەکە هەر سەجی یعنی 3 ملیۆن سەک 3 ملیۆن پیسایی خڕ دەکرێتەوە بەدەگمەن دەبینی لە هەندێک منتیقە نەبی بەهەرحاڵ بۆیە ژینگەی جوان زۆر گرنگە هاوڕێیان من لەو ڕۆژانە بڕوا بکەن ئەو ئەحمەد خەلیلە لە ژیانم جێم نەدەنشی نەبوو دەزانم هونەرمەندەکەیە جار بەعسیان دەکرد ناوی ئەحمەد خەلیلانی بڵێم لە بۆم نییە هەندێک خەڵکی نایناسم کاکە من جێم نەناوی بووە زۆریش بەس قەت ڕێک نەکە تێ جێ لێ ڕابگرم نازانم لە چ تیم پتیبمەش هەر یەکە حەزی لە زۆرە گۆرانی خۆی دەبێ بەڵام هەواڵەشیان بە من گوت یعنی شۆک دایگرت هونەرمەند بازرگانی ئێستا لە ژوورێ جێ لێ ڕاگرتی جێ ئەوەندە قیتیشە هونەرمەند بازرگانی بە مادەی هۆشبەر مانگانە 50 کیلۆ زیاتر یعنی هەفتانە 10 لەو 15 لۆ دێتن لە ئێران لە ئەفغانستان تەزیع دەکە دوای ئەوە بازرگانی بە کچیش دەکە یعنی دوو حاڵەتە و چەندین جار گیرایە و ئاسایش سۆر دەزانی لە پارتیش چیرایە کێشە لەوەنی هەر لێشێتی سەرۆتان باز دەکەم بەری دەدەن
بەڵام خەڵکەکی فەقیر بڕۆ ئەو زیندانانە پڕی خەڵکە لەسەر زۆر بچوو وەک چۆن ملیارد دۆلارەکان ناگیرێن ئەوانەی دەدزن لەبەر سەدەکان بەڵام ئەیوا هەیە لەسەر مریشکەشی لە ژۆرەیە خەڵکیش هەیە لەسەر 100 غرام لە ژۆرەیە بەڵام ئەحمەد خەلیلە هونەرمەندەکان و دەیان بازرگانی گەورە هەیەە کەوانە تیمەکی گەورەن مافیان ئێستا پێتان دەڵێم ئەوانە هەموو ناگیرن کە بشگیرن بە قڕاری 24 ساعتی بەردە بن بەڕێزان یعنی چۆن دەکرێت یەکەم هونەرمەند بوون من دەزانم لە هەموو دنیا تیپەکەنە لە هونەرمەندەکان مادەی هۆشبەر زۆر بەکاردنی ویتنی و مایکل جاکسۆن و ئیلا ئاخری بەس نەمزانیە بازرگانی ببرن نەمزانیە بازرگانی بە کچ بکەن بەڵام ئەوە بازرگانی بە کچیش نەکاردن و من دەزانم بەڕێزان مەرزنی ئەوی هونەرمەند بووە تا تیمەکی زۆر کورە براکەم بڕوا بکە دەیان هونەرمەند لە هەموو نەتەوەکان درۆزنە مراهقە خۆ دەرخەرن خۆیان پێزلە ئیلا ئاخری یعنی ئەوانش بە شەرن وەکو هەموو خەڵکێک قورگەچیان هەیە قسەک دەنجیان خۆشەوە ئاو بێنەوە دەست بشۆ بۆیە هەموو کەس یعنی شڤان پەروەر ئەو هونەرمەندە گەورەی کە تەسیرێکی لەسەر هەر هەمومان هەبوو بڕوا بکە لەو ماوانە برادەرێک باسی گوتی 5,000 دۆلاریەکەی خواردی لە هەولێرێ ئاسایشی هەولێرەش ناوێری قسەی لەگە بکە تحەدا دەکەم 5,000 دۆلار علم بە مەلایینی هەیە کاری زۆر قێزەوە نیش دەکات ئەو شڤان پەروەرەی کە هەمومان بڕوا بکەن هاوڕێیەکم لێرە جاری کەش باسم کردیا لە سویدی وتی یەکەم ساڵی هەڵەبجە هات پێمان گوتی کە ڕۆی گوتی ئەمن پارەم دەوێ با بە یادی هەڵەبجە یەکەم ساڵیش وتی ئەم نەچمە هیچ جەیەک بێ پارە 2 ساڵ یادی هەڵەبجەی مەشهورە بەلەبوو بەرحاڵ بەڵام بالمقابلیش فەیروس هەیە فەیروزەکەیە بەنمونە سارکۆزی چۆ لوبنان سۆماڵی وی لە دوای دیداری ڕئیس جمهوری سەر و کۆمەڵ یعنی بزانت شخصیتە چییە ماجدە ڕوومی هەیە کاکە دیمسرۆس هەیە ئیلا ئاخر ئەو هونەرمەندانەی کە کاریگەریان زۆر گەورە هەیە هەتا لە ناو کورد بەڕێزا من زۆر تەئەسفمەوە خوارد لە شاری سلێمانی حەمەدەزا قادر کابان کەریم کابان عوسمان عەلی دەیان لەو هونەرمەندانە پەیمان عومەر بەهەندەگەڵ ببورن ناویت کە لە بیرم دەچی کەچی ئێستا کۆمەڵک هونەرمەندی بەڵتەچی مەوادخۆر مادەی هۆشبەر ساقیت و بازرگانی بە کەس دەکەن لەو بەرپرسەکە کو دەکرێت کو ینی هەردووچیت پێ هونەرمەند بی هونەر ئەوە نییە قورگت خۆشە و گۆرانیەکت خۆش بوو دەبی مڕاڵی تێدابی من ناتوانم بڕوا بکە لەو ڕۆژەی سەنابەرزنجی ئەوەی کردیە ناتوانم لە یەک دەقا جێ لەو سەنابەرزنجیم ڕانەگرتی و پێشم ڕاناچی قەزدم نەسەدی یعنی دەبی قسە قیەم و ئەخلاقی بی تۆ ئەحمەد قایە هەیە هونەرمەندە نەمرە تەسیری لە هەموو هاوچێشەی سیاسی تورکیا کرد لە کەی شەرمەزاری کورە توش ئەحمەد خەلیلت هەیە ئەحمەد خەلیل جێقیت ئەو تەیە بازرگانی بە مادەی هۆشبەر دەکەی خوا شەرم لە خۆت ناگەن ئەو شابازەمەنی جێگر میدیا وڵی ناوەشکەشیان پێگوتم بە جددی ناوەشکەشیان پێگوتم ئەگەر بەرحاڵ بە ئەوە نەکەین بەڕێزان ئەحمەد خەلیل ناوەک وەکو گوتم ئەوە بووە لە ڕەمەزانی ئەو ساڵ لە دیانە گیرای ئەحمەد خەلیل 5 کیلۆ کریستاڵە لێ گیرا لە ناو سەیارەکی تەسەوڕکە ئاسایشی پارتی لەوێندەر بەریاندایە ئاسای پارتی کاکە قەی ناکەێت سەدەینە سەرێشێتی بەس پارتی دۆ وتی وەڵا ئەو سیارەیە ئەمندا بمە برادرەکی دایتمە برادرەکی برادەرەکە لە ناویدانایە برادرە کەسێکی شاهینە لە 5 کیلۆکە لەیان کرد بە چەند گرامێک گوایە بەخۆی دەچێشیت ئەحمەد خەلیلیان بەردە ئەویشان وەکوم ئەوەیە کە کەم بەکاردێنی ماوەیەکی کەم دەگیرێ لۆ لەبەر ئەوەی لە ئاسایش جگەل ئەوەی ئەوانە ئەو مادەی هۆشبەرە دوایە دەفرۆشتنەوە هەر هەمیان هاوکات پارەیەکی زۆر لە ئەحمەد خەلیلەکان وەردەگرن لە ئەوانەی کە ئەوە دەبی لە بەرامبەر بەرداریان ببرسن لە مانجی ڕەمەزانی ئەو ساڵ ئەحمەد خەلیلە سۆران گیرایە تەحەدای دەکەم باشە تەحەدا دەکەم ئەحمەد خەلیل پێشەمەی ڕابردوو یان ئەو پێشەوە ڕابردوو لە سلێمانی دیسان گیرایە لەسەر مادەی هۆشبەر بەریاندایە
وها پەڵە بجێی ماوەیەک لەمەوبەر پار ساڵێک دەبێت بەری داوتی هەواڵدەری من کورە برا بووە هونەرمەند هەواڵدە ماتیۆشبەروی ئەو شەش کەش وەها بم گوتی هەواڵدەرمانە هەرچی سەگباب و مەوادی هەوشبەرە دەگیرێ و ئەوان بە ناوی هەواڵدەر بەری دەدەن یعنی ئەوە وەها پەڵە بجێی تەسەور دەکەن لەوەی شەرمەزارتر وەستا حەسەن تا ئەو کاتی جەڵتە لێیدایە جەڵتە معاشی لای ئەو ئەحمەد خەلیلە هەبووە کورە ئەی هاوار مدیری ئاسایش معاش خۆر بیلای هونەرمەندە چی مادەی هۆشبەر تخوا شەرم نییە یەکێتی ئەوە پادشای ئارامی تحەدا دەکەم ئەو شتانە باشە من تحەدا دەکەم ئەزانم سەرچاوەکە لە چێوەن بە من گوترایە شەرمە مادەی هۆشبەر ئەو ئەحمەد خەلیلە هەفتانە دە لە بۆ 15 کیلۆی لە ئێرانەیان لە ئەفغانستانە لە بۆ دێتن تەوزعی دەکات دەداتە چێ یەکێک لەو کەسە هەرە باڵاکان کە لە پشتشی ڕاوەستایە تەوزعیشی دەکاتن حەچیم پێشتر بە ڕێوبەری حەچیم هەولێریشی دەڵێن تخوا شەرم لە خۆت ناکەی گەنج بە خۆت بە ئەحمەد خەلیلەکان بە ئاسایش بە دژە تیرۆر دژە پشتی ئەوانە دەچن گەنجی کورد کچی کوڕی کورد تووشی مادی هۆشبەر دەکەن وەکو ئێران ئەڵێن بەلێ شاوە لە کوردستان لە هەولێر سلێمانی دهۆک لە هەموو شوێنەکە بڕوا بکەن هاوڕێ من بەپرس کورە ئەحمەد خەلیل ڕەنگی وردی لەبی لە چاو گەورەکان ئیوا هەیە بە سەدان چیرۆ دەینی بەس من خەبەرەکەم زانی کە هونەرمەندێک ئەوە دەکە ئەی هاوار بەدەر لەوە هەرچی کچە ئەوە بە ناوی پۆپیلارە کچ مەعجوبیان دەبن دەچن لەگەری دەخەون مادەی هۆشبەری لە تێ دەکاتن فێری دەکاتن سکسی لەگە دەکاتن دوای ئەوە تەوزعی دەکاتە سەر مەسئولی تخوا بۆ هونەرمەند ئەو ئیشەی بکاتن یعنی ئاسایش لە بڕی ئەوەی ئەوانە بگری کە هەم مادەی هۆشبەر بەکاردێنین هەم بڵاو دەکەنەوە هەمیش لەبەر ئەوی ژنیان لۆ دەدەنێ بڕوا بکەم بەشە شیرەوەی ئەو ئیشانیان لۆ دەکەن پارەیان دەدەنێ هەموو هەستیان ئەم دەڵێم وەستا حەسەن بەخۆی ئەوە لە چەند شوێن باسی کردی ئەحمەد خەلیل گوتی تا جەڵتەی لێدا بوو ئەمن معاشم دایتی تا جەڵتەی لێدا بوو معاش خۆر بووە لەکن هونەرمەندە چی مادەی هۆشبەر حەچیم یەک لەو کەسانەیە کە بەرپرسی ئەوە نووسینگەی خەسرۆگوڵ بووە بەڕێوبەری تا دەریش کرا تا ئەو حەچیمە 8 ملیۆن دۆلاری لای هیوا چاوشین وایان نەعەجیم وایان نا هیوا چاوشین 8 ملیۆن دۆلاری لەسەر بوویتە ماڵ کە خواردیی کە بەرپرسی مالیەی دەستگای زانیاریش بە 2 ملیۆنی خواردیە لەسەری بتە ماڵ عقوبەکەی چێ بڕۆ مارەوەشی جەماعەتی پارتی ئەو مەجموعە زباتەکانیان ناردی ئاسایش ئەو پارەشان وەرنەگرتەوە بڕۆ ماڵی ئەوە لاهور 2 ملیۆن دۆلاری لێ کەشف کرد لە زیاتی عقوبەی دەگوتی بڕۆ مارە کاکەم ئێستا تجارەتی مخەدەرات دەکە لەگەر ئەحمەد خەلیل و ئەوانە لە بۆ جنوبی عێراق باشووری عێراق دەمێرن بەنا ئەو خەڵکێکێتی یەکەچ کەش هاوڕێیان یەکەچ کەش ببوورم هەڕەکەم بەهەرحاڵ یەکەش کەش کۆمپانیای بروسک ئەوەتە ئەحمەد ڕەحمان بەرپرسی کۆمپانیای بروسک ئەحمەد ڕەحمان گومرک تا ئەن ئەو ئەحمەد ڕەحمان گومرگە ئەو پۆلیس ئەوە سەرباز بووە لە کوێت 25 کیلۆ ئاڵتونی دزیە لەگەر کۆمەڵێک زوباتی عێراق چەند زوبات و سەربازەک دوای ئەوە هەر هەمووانی کوشتیە هەتا 25 کیلۆیەکەی هینای یعنی لە کوێت بوونە پێک ئەوە هینایتانەوە عێراق لە عێراق دوای ئەو ئەوانی نازانم چۆن کوشتە هەراتی هاتیتەوە لە نۆهەت چوویتەوە ئێران هەمووانی کوشتیە هەر 25 کیلۆیەکەشی ئەوە کردیە بردیتە ئێران کە بوویتە ئینتیفازە گەڕایتە سەر کۆمپانیا بروسکی هەیە وایە ئەحمەد تەلەفۆن لۆ دەکەم ئەگە غەڵەت بوویت داوای لێبوردن لێکەین ئەگەنا توش بازرگانی بە مادەی هۆشبەر دەکەی باشە وە جیرای پێشووتر ئەتوش ماوەیەک لەمەوبەر
ئەوانە بەشێک لەو دەڵاڵانەی لەگەر ئەحمەد خەلیل و هونەرمەند دەیکەن. پشکیلە لەوە نیە هەر مادەی هۆشبەر دەکەن، کچ توش دەکەن و دوای ئەوە فەسادی دەکەن. کورە بەڕێزان یعنی بەجددی ئابڕوچوونە، کورە خەڵک کو قوبوڵ دەکە ئەو هەموو بێغیرەتیە، یعنی دەست لە بۆ شەڕەف دەبن. کچی کورد لە زانکۆکانیان نەهێشتیە، ئەو بەرپرسانە بڕوا بکە منداڵی بەرپرسەیە وتی هەفتا کچم هات کردیتە ژن، مەسئول هەیە دەرێ سەتم کردیتی، بە مادەی هۆشبەرە، بە پارەیە، بە پۆستە لە هەموو شارەکان. یعنی ئەوە نییە بڵێ بەس لە یەک شاری بەناو ئەو وەڵڵا عوسمانیەکان کە بەعز دەکەن وەختی خۆی، یعنی هەموو ئەوانە بە ئاستی ئەو 32 ساڵەی هەرچی داگیرکەرە خەڵکیەوە بە ئاستی ئەو دوو حزبەی کچی کوردیان فاسد نەکردیە، بە پارە، بە مەنسەب، بە کچە مۆدیلکردن. کۆش بۆ مۆدیل کچە مۆدیل بە لەش فرۆشتنکردنی ئەوە، یعنی بڕوا بکە برادێک لە دەستگا بوو دەوی دەژێڕامە ئەیگوت لە هەولێر 105 لۆدەیە، بەغەڵەت تێم مەگەن، دەیگوت کچی لەش فرۆشی هەولێری ئەسڵ. بەڵام لە سلێمانی گەلک زۆر بۆ ڕێژەکەی گوت لۆ دەیگوت جێی شعبی هەشتی شعبی دەنێرتە هەولێری، ئێران دەنێری، تورکیا، ئوکرانی و رووسی دەنێری، لە دیڤان هەن، لە ئوتێل دیڤان قبولیان نەیە عەرەب و ئەوانە بچی، هەموو ئەو ژنانە دەنێرن لۆ چێ؟ لۆ فلیم گرتن، لۆ کاری سیخۆڕی. 189 هەر وڵاتە دێ لە هەولێرێ سیخۆڕی خۆی دادەنێ، ئێران، عەشت، کورە هەرچی وڵاتە، تورکیا، سووری دادەنێن. لە سلێمانی بەو شێوە نییە، خەڵکی فاسد دەکەن، دەوائر نییە، دەبی پارە و ژن هەتا تەمشە بکرێ. ئابڕوچوونە، یعنی بەجددی نیشتیمانەکەت گەیشتە ئەو ئاستەی بڕوا بکە زۆر لەوە خەتەرترە. ئەمە ناتوانم بەعس بکەم، ناتوانم زیاتر بەعس بکەم. ئەو ڕهابەی، ئەو بازرگانی مادەی هۆشبەر، ئەو بازرگانیە بە ژن، ئەو گەوادی بە نۆرمالکردنی گەواد بە ناپاچیان بە نۆرمال کرد، ئەوە گەوادی لە ئاسی هەرە باڵا ئیشتە بۆ بە نۆرمالکردنی گەوادی دەکرێت بۆ ئەوی ئیشەکانیان تەمشە بگری. کورەکەی کۆمەلگای کوردی ئەو لەو کۆمەلگایانە بوو. بڕوا بکە بەس گەڕەکی لوبنانی ناویبەتە، دەیان گەڕەکی لوبنانی لە هەموو شار و شارۆچکەکان هەیە، بەس ئەوەمە لە هەولێرە ئەو قەزیەمان زۆر گەورە کرد. یعنی کچی کورد بە معجبی هونەرمەندێک دەبێت، معجبی هونەرمەندێک دەبی، دەی بە مادەی هۆشبەرەشی دەداتێ، دوای ئەوە دەیباتە ئیک گەوادی دەکە. هەلاشیە زۆر تەبیعیە. کاچ خۆم بەجددی چ ئابڕوچوونەکە. بەهەرحاڵ ئەو وەزعە هەیە نەکەرەوە، شاباز زەمەنی دێمە سەرەت، جێگەر میدیا دێمە سەرتان یاک بەیەکتان، یعنی ئەو دۆسیەش هەڵدەدەینەوە کاچ خۆم کو دەکرێت. یعنی تجارەتی مخدرات زۆرە، هەتو سەیریان بکەن، ئەوانە هەموو دەستیان قسەک دەلەرزی، عەسەبی دەبن، چاویان سوور دەبی، قسەک جاریوایان لە خودخۆڕایی پێدەکەنن. ئەو هەموو سیفاتە وتیان، ئەو سیفاتانەیە کە لە کەسانی مادەی هۆشبەر هەیە، دائیم سەعەتدا دەنیشن خەریکی ئەوە دەبن. کاکە بەخۆشت ملت بشتێ دەخۆی، بەس لۆ کچی کورد توش دەکەی، لۆ کوڕی کورد توش دەکەن گەنجن، دوای ئەوە دەبنە کۆیلەتان، بەکاریان دێنن لۆ هەزار تاوان و ئەوانە. شەرم ناکە لەکوێ بۆ دام و دەستگاکان مجرمینی بڕوا بکەن. کادیرێکی دیاری پارتی، من هەر ئەوەندە دەڵێم، لە ئاستەکی باڵا بوو، ڕۆژە وتم کۆ هەڵگەڕایەوە لێیان، وتی ئەمە ئەو خۆمان بە کوشتن دەدەتا بازرگانێکی دەوڵەمەند سەرەوەکان بگرین. دەمانگرت بە 2-3 سەعاتی بەردەوە، بەس کوڕە فەقیرەکان هەموو لە ژۆرێ بوون، وتی بەرگەم نەکرد، سڵاوم هەیە بووی دەمەکە دەنجی نییە. یعنی ئاوایە ئەلەو نیشتیمانەی چۆن ملیاردێر ئەوانەی ملیار دەدزن ناگیرێن، بەس ئەوانەی مریشکێک دەدزن شتێکی بچووک دەکەن، قانون لەسەروی هەموو کەسە چییە، بەڵام ئەوەی ملیاری دەدزی ئەوە نابی. بەهەرحاڵ بەڕێزان، من هەر ئەوەندەیە ئەو دۆسیەش دەست پێ دەکەین، ئەمە ئیشمان چییە، هەتا بتوانین دەنگ هەڵدەبڕین لە بەرامبەر ئەو. من ناتوانم، یعنی بەڕاستی بەرگە ناگرم،
بەرگە ناگرم کچی کورت تووشی مادەی هۆشبەر دەکرێت لە زانکۆکان لە شوێنکە کورادی دوایین شت تا ئەوە بوو ئەوە مەلە ئەوە ئاواتەوەزم ئاوات شێخ جەلال کە فاڵگرێکی سەرسەری ئاوات لە شوێنان ئەوە کە لەسرم کردە هەرادرێ قادر وەڵا حەملەی باشی لۆ کردم ناودەنجیشی لۆ پەیدا کردیمە ئەو ئاواتەش بەسای فاڵی ژن دەچنەکەنی نهێنی خۆیان لۆ باز دەکە دەچی ئەو پێدایەوە هەڕەشانێک کە دەرێ ئەگەر نەچی لەگەر ئەو بەرپرسە نەخەوی ئاوات شێخ جەلال دەقیقم لەوە ئاوات شێخ جەلال ئەگەر نەچی لەگەری نەخەوی سڕەکەت بە خەڵک دەرێن بە بابت دەرێن بە برادرم تێمەچوونەکەن ئەو فاڵچی و هونەرمەند و بەرپرس و ئەوانە مێشیان چاویان هزریان بەس لە بۆ ناوەڕاستانە بەس بەو ئامانجە لەگەرتان ئەوە دەکەن باشی تێناگەم یانی ئەو هەموو فاڵچی ئەوەیە لە ئەوڕۆپا نییە ژیان زۆر بەخۆشی دەڕواتە ڕێ نە چاوچنۆکی هەیە نە ئەوە هەیە وەرە ئەوە تەخەلف نییە ئەنسانێک با شێخێک فاڵچێک بێ لێرە کچەکی ئەوڕۆپی ئەقناع بکات بڵێ وەرە فاڵە لۆ دەگرم وا لۆ دەکەم دزی لۆ کەشف دەکەم کورەوە بەس لە جەهالەت هەیە شەرم لە خۆتان ناکەن دەست نەکەن ئەوانە ژن نییە ژن نییە چوب دەکەن ئەو فاڵچیانە سواری نەبن بڕوان پێ بکە ڕۆژانە ئەمن دەزانم شێخەکەیە لە دەڤەری وەڵی ناتانم بە تاقیت بدێم ئەڵێ بەس بە ئاوی من ئەمن نوشتم پێ دەکری ئەبێ سکسەکە بکەم بە ئاوەکەی دەکری بابا یعنی حکوومەت لە چێیە بەجددیمە حکوومەت لە چێیە لاقی سەگ و پشیلە دەبڕنەوە سواری ژن دەبن ئێوە دەست درێژیە ئەوە تاوانە پارە وەردەگرن قۆڵی خەڵک دەبڕنەوە مادەی هۆشبەر دەدەن ئەوان یعنی حکوومەت لە چێ لە چێ حکوومەت بەس خەریکی دزی حەقی لەوە نییە ئەوە چوەز ئەزانن چەند هەزار کچ و کوڕی کورد بەسای نوشتە و ئەوانە بە مەلایین دۆلاریان لێبردرایە دەستدرێژی سکسیان کرایتە سەر کراینە سی خۆڕ زەلیل کراینە بووینە عەبدیان لەبەر ئەو شتێ ڕوتیان کەتە بەردەستیان بەرحاڵ هاوڕێیان من هەر ئەوە بوو لەسەر ئەوانە ڕادەوەستین لەسەر ئەوانە هەوڵ دەدەم زانیاری لەسەر هونەرمەندی کەش هەیە باس دەکەم لە ئەڵقەیدا هاتوو ئەوانە بەس من دەمێ ئاوە یعنی بەق ئەلێرەوە بگەمە قەناعەت فەعلەن وەکو ئەحمەد خەلیل تۆ سێ جار ژیرای بەلای کەم هەر سێ جار ئەمن دەزانم و هەفتانە 10 و 15 کیلۆ ئەوە دێ و دەچیلەکن ئەو حەچیمەی و ئەوە چییە ئەوە چی مەزرعەکی گەورەی هەیە لە ناو جانتای دەکەی دەچی دەبێ وێندەر و ئەتوو کابرایەکی یعنی هیچ قێم و ئەخلاقت نییە کورە نازانم معنی بەجددیمە لە شوێنی قادر کابان خۆی لە سێدارەداندا بێ ئەحمەد خەلیل دەرەچیت کاتەی خۆش